فرموهاني رمتي أمان ما بینێرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی من ئاگار بەزە بنەماڵی ماملێ لە مام عەلیەوە بیگرە کە باپیری ماملەیە و هەروە مام سەعی باوشی ماملەیە و لە براکانی ماملێ کاک حەسەنی ماملێ و کاک جعفەری ماملێ هەموو کە ڕێچکەی هونەری گۆرانیوتنیان گرتووە و زۆر بەشیان دەنگیان چۆتەوە سەر ماملێ و هەروەها لە بنەماڵی ماملێ ئەوانەی کە گۆرانی ماملێ ئەڵێنەوە کاک ئیسماعیلی ماملێ کاکە چالاکی ماملێ کاک خەسرەی ماملێ کە کوڕی ماملێ و ئێستا لە شاری هەولێر دانیشێ کاکە عەزیزی ماملێ کە برازای ماملەیە و هەروەها لە کوردستانی خۆشمان زۆرن ئەوانەی کە لەسەر قوتابخانەی ماملێ ئەڕۆن ئەم بەرنامەی ئەم شەو وابزانم خۆتان بە ئاشکرا بینیتان کە چەنەها گەنج و چەنەها دەنگخۆشی شارەکەمان لەسەر قوتابخانەی ماملێ ئەو ڕێچکەیان گرتووە گۆرانیبێژێکی دەنگخۆشی شەبوو کاتی خۆی کە شەهید بووە کاک خەدر پشدەری ئەویش بەڕاستی دەنگی زۆر لە هونەرمەند محەممەدی ماملێ ئەچوو و خۆشی دانی پێ نابوو خوا لێ خۆش بوو و هەروە کاک حاجی ئەنوەر جەلال هەبوو کە خەڵکی پێنجەم بوو ئەویش هەر گۆرانی ماملێ وتەوە ئێستا کاسێتەکانی لە بازاڕە هەیە خەڵک جویان لێ بووە و هەروەها هونەرمەندی دوورە وڵات کاکەوە حەمە ساڵح لەسەر ڕێبازی قوتابخانەی ماملێ بەردەوامە و زۆرن ئەتوانین کە لێرە ناوی هەندێکمان هێنا بە داوای لێبوردنەکەین برای بەڕێز و خۆشەویست کاک ئەحمەدی خەیات کە گۆرانیبێژێکی شاری سلێمانیە ئەویش لێرە داوای لێبوردنەکەم کە ئامادە نەبووە و هەروەها گۆرانیبێژی لاو کاگا کۆماوەتی ئەمانە هەمووی لەسەر قوتابخانەی ماملێ بەردەوامن یەکێک لەو هونەرمەندە خۆشەویستانی شارەکەمان ئەندامی تیڤ مۆسیقای فۆلکلۆری کورد کە لەسەر ڕێبازی قوتابخانەی ماملێ هەتا ئێستا هونەرەکەی برەو پێیەوە ئەویش کاکە عەبدولی کاک عەبدول عەبدوڵایە بەخێراتن دەکەین کاک عەبدوڵ زۆر زۆر سپاسان دەکەم زۆر زۆر سپاسی تەلەڤیزۆنی خاگەکەم و زۆر زۆر سپاسی یەکە بەیەکە ئەندامانی تیڤی مۆسیقای فۆلکلۆرژی ئێمەش دووبارە سپاسی کاک عەبدوولەکەین وابزانم گۆرانی ناوێرم بیڵم ناوەکەی بۆ ئامادەکردوین کە ئاوازی ماملێ و هۆنراوەکەشی فۆلکلۆرە ئەگە برادایەتی بیاربەتیمان بن با بفەرمە
ناقيت کرد و شکانده دڵی کوژراوی خۆیان ناقیت کرد و شکانده دڵی کوژراوی خۆیان سەیری موشکایانت بەخوێن هەیام وێنی جەرگی دەردەتم ئامایان ئەمایان ئەمان ئەمایان ئامان ئەمایان هەرێ ساڵە های ساڵە دەیدەینا یاسرم کامێنم هەنیا پیتەم هەوا شادیم کەم ئەیلا دەیدەینا یاسرم دێمان هەنیا پیتەم نامێنم بیڵێم ناوەکەی هەیلا وەرمەستی چاوەکەی شیشە جوانان هەیەم کاڕەکە قەدباری کەوچایەم باڵەکە شیشە جوانان هەیەم کاڕەکە قەدباری کەوچایەم بەڕێزان دیسانەوە برای نووسەر و شاعیر کاگی دریس شەیداهۆ لە گۆڤاری ئەڵێ ئازادیە بەم شێوەیە بۆ ماملێ شیوەنی کردووە بە دڵێکی پڕ لە خوێنەوە سەدان کاغەزت بۆ لەیلا نووسی سەدان ئاهەنگی کوڕەشوانەکانت دی چەند شەوێکە میوانی هێمنی دەمێکە هەواری ئەویش بێتۆیە و لە دووری مەهاباد و مەحشەری ئازیزان دەناڵێنێ کە لێرەش بارگەت بۆ هەوار تێکنا عەزیزم شکا ئەستوندەجی تاوڵی مرادی هەزاران موریدی خانەقات کە تۆ بەهێمنت گوت عشقت بێچارەی کردووم ئەو دڵی سوتا لەوێدا بانجی ڕادێرا خزمینە خەمی ژینە یار حەزینە ئەو ڕۆی چیدی دەنجی قوڵنگان نایە شەو بێداوەتی لا لە بەدەستانە بەڵام کێ بە چرپە و دەنگ و هەناسەکەی لەبیر بکات بەڵام کێ بێ چرپە و دەنگ و هەناسەکەی لەبیر بکات سەدان چەپکە مێلاقە و وەنەوشە سەدان چەپکە مێلاقە و وەنەوشە و بەیبوون بۆ سەرگۆڕت ماملێ خۆشەویستانم میوانێکی تری ئەم بەرنامەیە کە لە سوێدەیە لەگەڵمانایە و میوانی تیپ مۆسیقای فۆلکلۆری کوردە ئەویش برای خۆشەویست هونەرمەند کاک محەممەد ڕەزایە کەوا بە ئاوازی لا لە بەدەستان لەم دانیشتنیە بەژاریمان لەگەڵا کات گۆرانی لا لە بەدەستان هۆنراوەی فۆلکلۆرە و ئاوازی محەممەدی ماملەیە لە ساڵی 1946 تۆمار کراوە بۆ ئیزگەی دەنگی تارە بەخێر بێ کاک محەممەد کاک محەممەد ببوونێت چلەی ماملێەوە وابزان یەکەم جاریشە لە بواری گۆرانیە دەنگی خۆ تاقیکردەوە لەبەرەوەی کە دەنگ ئەچێتەوە سەر ڕچکەی قوتابخانەی ماملێ ئێمە سوپاس دەکەین بەناوی خۆمەوە سوپاسیەکە بێت تیپی مۆسیقای فۆلکلۆری کوردیەکەم بەڕاستی بە شێوەیەکی هێزداریان نرخێنم و زۆر زۆر سوپاسی تەلەڤیزیۆنی خاکەکەم بۆم هەلەکە ڕەسانی لەم یادکردنەوەی چلەی ماملەیە دووبارە سوپاسیەکە بێت تیپی فۆلکلۆر سپاس عشق دەبێت چارای کردم سوتاوە
خزان خاتای پایزن رنگ زردی خزان خاتای پایزن رنگ زردی که من کسم های های عودوری که عزیزه نای نزار وراي بسايا غمي بوي تشيز بوي وراي بسايا غمي بوي تشيز بوي لبي ميلك القسم هاي هاي أغدا مانجي بەڕێزان بۆ ماڵاوایی برای بەڕێزم شاعیری لاوی شارەکەمان کاک سەلام مستەفا بەم شێوەیە ئەیڕازێنێتەوە. تۆ ڕۆیشتی نیشتیمانێکت بەجێهێشت پڕ لە ئامین، پڕ لە مەستورە، پڕ لە مریەم، دیسانەوە پڕ لە حەسەن و کەمەندی و پڕ لە جەلاد و شەیتان و پڕ لە کەڵبە و پڕ لە زەبوون، پڕ لە شەقامی سەهۆڵ و دەرزی لە زۆک و گفتی تاڵ. بەڵێ گەورم مام لێ ماڵ ئاوا، ئەم شەویش دوای گوێگرتن لە دواگۆرانی دەڵێم مام لێ ئاوا، هێمن ئاوا، چراکەم کس کس دەسووتێ، گوڵێک هێشتا لە پەنجەکانم دەڕوانێ، گوڵێک هێشتا پێ دەکەنێ. خۆشەویستانم، لێرەدا پێشەوەی کۆتایی بە بەرنامەکەمان بێنین دووبارە سوپاسی یەکەیەکان دامانی تیپ مۆسیقای فۆلکلۆری کورد و
سپاسی کارمەندانی تەلەڤیزۆنی خاک و هەروە لەگەڵ ئەو پەڕی ڕێز و خۆشەویستی یەکەیەکە برادرانی دەرهێنەری بەرنامە و وێنەگران و مۆنتێرن و هەموو برادرانی کە ماندوو بوون لە پێگەاندنی ئەم بەرنامەیە دووبارە سپاس و ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو لایەک و سەرخۆشی لە خۆمان و لە سوکاری ماملی و هەموو ئاشقانی دەنگی ماملیەکەی سپاس.